امریکا 3000 سرباز دشینه افغانستان جبو درخستنا هنکسایتیان جبالیوسخانه امریکا الکابوله. ریوبری خوارن و درمانان امریکی FDA داینا بهس کرنا واکسین فایزر و مدرنا اریدکه. پشتی شوات تند در بدرک سوری تولی مالبات خود به. دنگی امریکا ل واشنطن پایتخت سلاوورزن من صالح دمی جرج بو بینرن هجا ایرو رجائینی 13 ماه تیر ماه 2021 کانه ام برنامه کرد کانکشن جورا پیشکش دیکن. لمنی شو بلند صالح همون کاتکتام باشو کرد کانکشنی ام روشمان بدواترین پرسدنکانی ناو افغانستان دست پیدا کین. امریکا پلانی هەیە بۆ نردنی 3000 سەرباز بۆ ئەفغانستان بە مەبەستی یارمەتیدانی بەشێک لە کارمەندانی باڵێۆزخانەی ئەمریکا لە کابوڵ. ئەم پلانەی ئەمریکا هاوکاتە لەگەڵ هەروە دێو تێکچوونی باری ئاسایشی ئەفغانستان بەهۆی هێرشەکانی تالیبانەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێ باڵێۆزخانە بەردەوام دەبێت لە کار و ئەرکەکانیدا، بەڵام بڕیارەکەی ڕۆژی پێنجشەممە بۆ نردنی هێزی زیاتری سەربازی بۆ ئەفغانستان نیشانەیەکە بۆ پاشەکشەی متمانەکردن بە تواناییەکانی حکوومەتی ئەو وڵاتە بۆ بەرەنگاربوونەوەی پێشڕەویەکانی تالیبان. ڕاگەیاندنی ئەم بڕیارە تەنها چەند کاتژمێرێک پاش دەست بە سەرداگرتنی شارەکانی هیرات و غەزنی بوو لەلایەن تالیبانەوە. پێشڕەویەکانی تالیبان و کەمکردنەوەی ژمارەی کارمەندەکانی باڵێۆزخانەی ئەمریکا ئاماژەیەکە بۆ پەراوێزکەوتنی کابوڵ پایتەختی وڵاتەکە. ئەمڕۆ هەینی هەلیکۆپتەرە لەشکریەکان دەبینران لە نزیک باڵەخانەی باڵێۆزخانەی ئەمریکاوە دەنیشتنەوە. لە لایەکی تریشەوە بەریتانیا دەڵێت نزیکەی 600 سەرباز بۆ ماوەیەکی کورتخایەن لە ئەفغانستان دەبن بۆ پارێزگاریکردن لەو بەریتانیایانەی لەوێن و دەیانگوێزنەوە. کەنەداش هێزی تایبەتی خۆی دەنێرێ بۆ پاراستن و گواستنەوەی کارمەندانی باڵێۆزخانەکەی. ریوبری خوارن و درمانان یا امریکی FDA داینا بهسکرین واکسین کمپانیان فایزر و مدرنا اریکر. لی اف اریکرین تنه جبو کسین کو سیستما بروانی لاشیوان لاوازه. بریار امریکا ته پشتی هنولاتین دن وکو اسرائیل و المانیا کو بریار دان سیم واکسین بدن دمکی دا کو جوره دلتا یا ویروسا کورونای بلاف دبه. دما بحثا خلکی بگشتی دبه زانیار هین دوبشن لدور پرسا که او بهسکرین واکسینان بسودن یا نه. فایزر و مدرنا هر دو جی پشتگیریا بکارانینا بهسکرین واکسینان دکن دمکی دا کو راپورت بحثا هن کیسان دکن دناو کسین که به تمامی هاتنه واکسین کرنده. اریکرنا FDA باله ده سر کسین که هن اندامین لاشین وان هاتنه چاندن یانجی ین که سیستما وانا بروانی لاوازه. ده همان دمه ده هن ولات هن به کار دکنه جبو ورگرتنا دان یکمی واکسینی. رخصنا ساغلمیه یا جیهانی هفته یا بوری بانگا راوستانا داینا بهسکرین واکسینان هری کم حتی داویا مها ایلونه کر. پانل که راوشکارین ناوندا امریکا یا کنترل کردن و نهشتنا نخوشیان ده ایرو اینه کم به جبو بریاره بده لدور اریکرنا FDA. جۆرە نوێیەکەی ڤایرۆسی کۆڕۆنا کە پێی دەگوترێت دێڵتا لە زیاتر لە 124 ناوچەی جیهاندا بڵاو بۆتەوە وەک ڕێکخراوی تەندروستی جیهانی ئاماژەی پێکردووە. ئەم جۆرە نوێیەی کۆڤید-19 بۆتە جێی نیگەرانیەکی زۆر و ڕێکخراوی تەندروستی جیهانیش نەیشاردۆتەوە کە دەشێت ژمارەی توشبووان لە ماوەی چەند هەفتەیەکدا لە سەرانسەری جیهاندا بگاتە نزیکەی 200 ملیۆن کەس. دکتۆر گۆران عەبدوڵڵا پسپۆڕی تەندروستی لە بەریتانیاوە لە ڕێی سکایپەوە دەبێت لەگەڵماندا بێ، بەڵام وەکو دەرهێنەری بەرنامە ئێستا ئاماژەی پێکرد پەیوەندیەکەمان پچڕاوە. کاک ساڵح تۆ ئێستا هەواڵێکی نوێت خوێندەوە لەسەر
ڤایرۆسی کۆڕۆنا ڕێگە چارەییەکان چییە لە بەردەم سیستمە تەندروستیەکان لە وڵاتانی جیهاندا وەکو ئەو شێوازی کە پێشوو کاریان لەسەر دەکرد تووشی جرمە و کێشە دەبن لەگەڵ ئەم جۆرە نوێی ڤایرۆسەکەدا ڕاستی بڵێن ینی بخوا کێشەیەکە نوێیە ینی جیهان تەڤە ڕاستی کێشەیەکە نو دەبێ ینی حتا هین ئەو ئەم ببێژن دانێن یەکەم و دویەمین ڤاکسینên کۆرۆنایە کو لە هەنێک وڵاتین دنیایە هین بە تەمامی نەبوون ئەم دەزانن هەنێک وڵاتان هین وەکمە گوتی دانێ یەکەمی ڤاکسینی هێشتا هین وەرنەگرتیە دەوێت دەمێدا بەحسا هەن کەیسان دەبێت کو ناو ئەو کەسن کو هەردوو دانژی وەرگرتنە لە ئەمریکا لە وڵاتین ئەوروپا کو ئەوەناژی هەنێک کەیس ناوانە دەرکەون کو ئەوژی ئەگەر پێ نەکەون بە توندژی ئەو ڤەدەگوهێزن وێ ڤایرۆسێ ئەم بەحسا جورەیە دەلتا ئەوێ نو دکن دەوێت چارچوێدا بڕاستی زانیار دووبەش بوونە ئایا بە چه شێوەی سەرەدەریە بوان vê cürê danê sêm dayîna danê sêm ra bikin yanî hinekî bi rastî bûye pirsgirêkeke بەڵام خۆی ئەمە جێ سەرنجێکی ئێزگار زۆرە ئەوانەی کە ڤاکسینەکە هەردوو جارەکە وەریان گرتووە ینی پێشتر دەگوترا بە هەموو شێوەیە پارێزراو دەبێت لە پەتای کۆڕۆنا بەڵام لەگەڵ گۆڕینی فۆرماتی بە بڵین کۆڤید 19دا تەباشا دەکەی نیگەرانیەکانی بەرەو زیاتر بردووە چکە ئەوانەی کە ڤاکسینەکەشیان وەرگرتووە جاریشکە تووشی ئەم پەتایە دەبنەوە نەب ئەوەکی ڕاستە ڕاست ینی ئەگەر کەسێک ساغڵەم بێ و هەردوو ڤاکسینن خۆ وەرگرتە بن چه فایزەر بێ چه مۆدێرنا بێ وەرگرتە بن ئەو تووشی دەلتای نابێ لێ دکارێ ڤەگوهێزە yani eger min herdû derzî wergirte bin herdû dan wergirte bin çi Pfizer be çi Moderna be ez dikarim deltayê veguhêzim bo kesekî din lê ez bi xwe bi tundî pê nakevim eger ez pê bikev jî wê gelek sivik bê wek tayeke sivik bê derbas dibe lê me tirsî divir de cem keye li cem ew kesên ku hinek endamê laşê wan hatine çandin wekû gurçikê wekû yanî kezebe wekû hindek endam di laşê wan de hatine çandin ئەو وەختە مەترسی لەسەر وان هەیە و کەسێن کو سیستەما بەرەوانیە لاشێوان هەنێکی لاوازە کو نکارە ینی ئەم ببێژن ئەو سیستەما بەرەوانیە نکارە خۆ بەرەوانی بکێ لەوێ دەرێ هەنێکی مەترسی هەیە ئانها لەوێ دەرێ ینی بەحث دەوێ دەربارەی دەبێت چاوە ئەو بێدە چارەسەرکردن و هەر حال دوو دلیژی ئەم دەزانن کو بەرێژی هەیە لە بەر وەرگرتنا دانێ یەکەم و دویەمژی هەیە و هەر حاڵ وێ بۆ ئەوێ سێەمژی بهتر ببە ئەم پەتایە پرسیارگەلێکی ئێجگار گەورەی لەسەر سیستەمە تەندروستیەکان دروست کرد بە تایبەتی لە وڵاتانی جیهانی سێەمدا کە توانای ئەویان نییە ڕێوشوێنێک دابین بکەن بۆ ئەوەی خەڵک بپارێزن لەم پەتایە بۆ ئەمەی دڵتا بە هەمان شێوەیە ئەو سیستمە تەندروستیانەی جیهان چه ئەزمونێکیان وەرگرت لە ماوەی ئەم ساڵەی ڕابردوودا تا بتوانن خەڵک لە دێڵتا و نازانم ئەگەر جاریش کەش ڤایرۆسەکە شێوەی خۆی بگۆڕێتەوە نها دڤردە دوو ئاست هەنە ئاستێک ژێ کو زانیار بخوا پشتراست بن ئایا ئەو کارێک کو دکن سەدی سەد کارگەرییا وێ سەدی سەدە لێ ئاستێکە دن هەیە ئەوە کو خەلک باوەری پێ ناکە ئەف پرسکرێکە کە بڕاست ببوورە کاک ساڵح ئەوە دکتۆر گۆرانمان لەگەڵدایە دکتۆر ببەخشە پەیوەندیەکە بڕێکێشەی تیابوو سوپاس دەکەم بۆ ئامادەبوونێ ئەکرێ پێمان بڵێ چ شتێکە وەها دەکا ئەم ڤایرۆسەی کۆڤید 19 خۆی بگۆڕێ بەڵێ دکتۆر گوێ لە پرسیارەکەم بوو ئەکرێ پێمان بڵێ چ شتێکە وەها دەکا ئەم ڤایرۆسەی کۆڤید 19 بەردەوام خۆی نوێ بکاتەوە ببوورە پێ دەچێ دەنگەکەمان بەباشی نەگاتە لای دکتۆر دکتۆر ئەم کاتت باش ئێستا گوێت لێمە بەباشی بەڵێ زۆر سپاسێک بڵێن سپاسی جەنابێت سپاسی هاوکارانتەکەم بۆ سپاسی دەنگی ئەمریکایەکەم بە کورتی پێمان بڵێ چ شتێکە وەها دەکا ئەم ڤایرۆسەی کۆڤید 19 بەردەوام خۆی نوێ بکاتەوە ئەوەیە کە ڤایرۆسەکە بەڵێ من ئێستا گوێم لە جەنابتە بەڵێ بەڵێ فەرموو وەڵامی پرسیارەکە ئێستا گوێم لە جەنابتە بەڵێ کاک بڵێن
پێدەچێت کێشەی دەنگمان هەبێ کاک ساڵح ئەوەی وا لە پارێزەکەدا کاکە خۆی بەڕاستی بۆ بە کێشەیەکی گەورە وەکو هەربوونەوەرێکی تر بەڵێ داوای لە بن ناکەم دیارە کێشەی دەنگتان هەیە بەداخەوە پێدەچێت پەیوەندیە سکایپەکەمان لەگەڵ دکتۆر گۆراندا ینی پچڕابێ و کێشەی تەکنیکی هەبێ دەگەڕێینەوە بۆ بەرنامەکەمان ساڵح فەرموو. بەڵێ سپاس. بەێ دادگەها بلندا بریتانیا ڕێدایە دەسەڵاتدارên ئەمریکا ji bo berfirehkirina bingehên pêdaçûnê di doza damezrênerê Wikileaks Julian Assange de ku Amerîka daxwaza wî dike û dadgeheka Brîtanî jî rê li desteserkirina wî yan jî radestkirina wî girtiye. دادگای باڵای بەریتانیا ڕۆژی چوارشەمە مۆڵەتی بەدەسەڵاتدارانی ئەمریکادا کە زەمینەی هۆکارەکانی دادگای تێهەڵچوونەوە فراوانکەن بۆ پیاداچوونەوە بە بڕیارێکی پێشووی دادگای بەریتانیا بۆ ڕێگریکردن لە ڕادەستکردنەوەی جۆلیان ئەسانج دامەزرێنەری ویکلیکس. ئەسانج بە تومەتی سیخوڕی بەسەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە داواکراوە. دادوەری دادگای هەرێمەکە ڤینیسیا باریستەر لە مانگی یەکدا بڕیاریدا ئەگەر ئەسانج لە زیندانە دژوارەکانی ئەمریکادا زیندانی بکرێت لەوانەیە خۆی بکوژێت. حکومەتی ئەمریکا داوای پیاداچوونەوە دەکات. لە دەرەوەی دادگاش هاوسەرەکەی ئەسانج ستێلا مۆریس دەڵێت هەڕەشەکان ئاراستی من دەکرێت، هەڕەشە لە مناڵەکانم دەکرێت، هەڕەشەی مەرگ دژی دانیال کوڕە گەورەکەی جۆلیان لە ئارادایە، هەڕەشە لەسەر ژیانی جولیان هەیە، هەڕەشەی 175 ساڵ زیندانی و زیندانیکردنی ڕۆژنامەوانێک بەهۆی ئەنجامدانی کارەکەیەوە. هەروەها وتیشی جولیان بۆ ماوەیەکی زۆر خۆشەویستی و سۆزی خێزانەکەی لێزەوت کراوە. جولیان و منداڵەکان هەرگیز جارێکی دیکە ناگەڕێنەوە، نابێت ئەمە ڕوو بدات. ئەمانە لە ماوەی 10 ساڵی ڕابردوو بە بەردەوامی هەڕەشە بوونە سەر ژیانی. ئەمانە تەنها بەندەکانی یاسانین. ئەمە ژیانی ئێمەیە. ئێمە مافی بوونمان هەیە، مافی ژیانمان هەیە، مافی ئەومان هەیە بە یەکجاری کۆتایی بە مۆتەکە بهێنین. مۆریس کە دوو منداڵی لە ئەسانج هەیە بەلایەنگر و پەیامنێرەکانی وت هەموو ڕۆژێک بەرامبەر ئەو هەموو زوڵمە گەورەی کە بەرامبەری دەکرێت بەردەوام دەبێت تا دێ بارودۆخی جولیان خراپتر دەبێت. کلێر دۆبین خانمە پارێزەر کە لە دانیشتنی دادگای باڵادا لە ڕۆژی چوارشەمەدا نوێنەرایەتی دەسەڵاتدارانی ئەمریکای کرد وتی ئەسانج ڕێخۆشکەر بووە بۆ گەورەترین دزیەکانی داتا و زانیاری لە مێژوودا، بەڵام لەو ئاستەدانیە بتوانێت ڕێگری بکات لەوەی زیان بەخۆی بگەێنێت. This is meant to be the highest court on the land. دەبواە ئەمە باڵاترین دادگای وڵاتەکە بێت. کوا مرۆڤایەتی سادەترین دادپەروەری لەکوێیە؟ بیستمانە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەو خاڵە یاسایە ناکەن کە بە درێژەی ئەزمموی ژیانی من تا ئێستا لەم دادگادا مشتوڕی دەسەر نەکراوە. ئەگەر داوای دادگای تێهەڵچوونەوەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێت ئەم مۆتەکەی ڕەهەندێکی سیاسی هەیە. دوو دادوەر ڕۆژی چوارشەمە لەسەر ئەوە ڕێکەوتن کە مۆڵەت بە دەسەڵاتدارانی ئەمریکا بدەن بۆ فراوانکردنی زەمینەی بڕیاری تێهەڵچوونەوەکەی باریستەر بۆ ڕێگریکردن لە ڕادەستکردنەوەی ئەسانج. چاوەڕوان دەکرێت لە مانگی دەدا دادگای تێهەڵچوونەوەی تەواوەتی بۆ ساز بکرێت. حکوومەتی ئەمریکا لەم حاڵەتەداوا خۆی دەردەخات کە سەرکەوتوو بووە. ئەمڕۆ سەرکەوتوو بوو کە ڕێگەی پێدا لەسەر ئاستێکی فراوان دادگای تێهەڵچوونەوەکەی ئەنجام بدرێت. هەرچەندە ئاشکرایە نیازی هەنووکەی حکوومەتی ئەمریکا ئەوەیە تا کۆتایی تاڵەکە لەگەڵیدا بڕوات. بەڵام پێویست ناکات بەم شێوەیە بێت. لە هەر کاتێک بەڕێوەبەرایەتیەکەی بایدن دەتوانن ئەمە ڕاگرن. ئێمە جارێکی دیکە داوا لە حکوومەتی ئەمریکا دەکەین کە دەستبەرداری ئەم دۆسیە ببێت لە دادگا و دەستبەجیە جولیان ئاسانج ئازاد بکرێت. دەبێت جەخت لەوە بکرێتەوە کە ڕادەستی ئەمریکا نەکرێت. ئەسانج لەو کاتەدا دەمامکێکی تۆخی پۆشی بوو کە سەیری ئەو ڤیدۆی دەکرد لە زیندانی بێڵمارشی باڵای ئاسایشی لندن کە بە ڕژدی پاسەوانی دەکرێت لە ساڵی 2009ەوە لەوێ دەست بەسەرە. لە ڕۆژانی 27 بۆ 28 مانگیدا ئێستا کاتی ئەوەیە کە دوجار ئەم کەیسا گەیشتە دادگایەکی سەنگین کە دەتوانێت جولیان ئاسانج ئازاد بکاتیان ڕەوانی ئەمریکای بکات. ئەمەش دەبێت پەیامێک بێت بۆ هەموو ڕۆژنامەنووسان و هەموو چالاگوان دووبارە هەوڵەکانتان دووهێندە بکەن. ڕۆژی شەممە پێش ئەو دانیشتنی دادگایە ئێمە دەچینە سەر شەقامەکان.
کۆمەڵێک خۆپشاندەر لەوانە جێرمی کۆربین سەرۆکی پێشووی پارتی کرێکارانی ئۆپۆزیسیۆنی بەریتانیا دروشمیان بەرز کردوەوە لەسەریان نووسراوە ڕۆژنامەگەری تاوان نییە و بەلێدانی تەپڵەوە هاواریان دەکرد پۆلیسیش تەماشای دەکردن. داواکاری گشتی ئەمریکا ئاسانجی تومەتبار کردووە بە 7 تومەتی سیخوڕی و 1 تومەتی خراپ بەکارهێنانی کۆمپیوتەر لەسەر بڵاوکردنەوەی هەزاران بەڵگەنامەی لەشکری و دیبلۆماسی دزەپێکرا و لە ماڵپەری ویکیلیکس لە ماوەی ئەو 10 ساڵی ڕابردوودا. سزای ئەو تومەتانە هەتا 175 ساڵ زیندانی دەگرێتەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جولیان ئاسانجی تاوانبار کردووە نەک تەنها بۆ دزەپێکردنی زانیاریەکان بەڵکو بەهۆی هاکردن و دزینی زانیاری نهێنی کە ئاسایشی نیشتیمانی و ژیانی زانیاری بەخشەکانی خسۆتە بەردەم مەترسیەوە. لە ساڵی ڕابردوو وەزارەتی داد ڕایگەیان ئاسانج ڕۆڵی سەرەکی بینیوە لە یەکێک لە گەورەترین ئاشکراکردنەکانی زانیاری نهێنی لە مێژووی ئەمریکادا. ڕۆژی 30 مانگی حوتی ڕابردوو چەکدارێک لە شاری کۆنیا لە تورکیا 7 ئەندامی خێزانێکی کوردی کوشت. ئەم ڕووداوە هێشتاش هۆکاری تووڕەیی و مشتومڕێکی بەردەوامە و بەشێک بە تاوانێکی دادەنێن کە سەرچاوەکەی نەژاد پەرستیە و هەندێکیش دەڵێن نەخێر ئەو کردەی کوشتنە پەیوەندی هەبووە بە کێشەی نێوان دوو خێزانەوە. هەر چۆنێک بێت وەک ئەیوب دەمیر پەیامنێری دەنگی ئەمریکا لە ئانکەرەوە ئاماژەی پێدەکا لەم چەند ڕۆژەی ڕابردوودا توێژینەوەیکی نوێ لەسەر ئەو ڕووداوە کراوە. جا با پێکەوە بزانین بەرەنجامەکانی ئەو توێژینەوەیە چین. Di tîrmehê 2021 da li Konyayê navçeya Meramê 7 kesên malbata Kurd ya Dedeoğlu ji aliyê çekdarekê ve hatibû kuştin. Ew bûyer hê jî germahiya xwe didomîne û nîqaşên ser vê geşedanê jî berdewam dikin. Hêlek van kuştina bi nîjadperestiyê ve girê dide, hêlek jî dibêje ku ev bûyer bes kêşeyeka navbera dû malbatiyê. Rojên çûyî Hudaparê ku Hizbeka Kurd ya İslamî tênasîn li ser vê rûdana Konyayê lêkolînek çêkir û weşand. Hudaparê encama vê rapora xwe wiha ragihand. Qirkirina Konyayê hin hêl bi navê pozberiyeka etnîkî nîşan didin. Lê li gorî lêkolîna me ya Konyayê ev pozberiyeka Kurd û Tirk nîne. Bûyereka lihevnekirineka navbera dû malbatiyê. Di vî warî da Komeleya Mafê Mirovan îhade jî li ser vê bûyerê amadekariya raporekî ana dike. Lê nêrînên îhadeyê dijraberî nêrînên Hudaparê ye. Serokê vê komeleyê Öztürk Türkdoğan hestê xwe wiha radigîne. Bu olay basit bir kavgaymış gibi aslında vermeye. Vê bûyerê dixwazin wek bûyereke sade nîşan bidin. Ev jî bi serê xwe problemek e. Lê em dizanin ku di meha Gulanê da malbata Dedeoğlu rastî êrîşan hat. Bi taybet mezinê vê malê Yaşar Dedeoğlu ku ew jî hate kuştin. Wê ji çapemenî re gotibû ku ji ber ew Kurdin ew rastî êrîşan tên. Di nav xebata me de jî wisa diyar dibe. Ser vê rûdanê jî di nav gel da nîqaşên taybet tên çêkirin. Lê gelek Kurd vê qirkirinê wek bi hestekî nitewperestî ve dibestîne. Nurettin Sönme jî ji van yek kesane û ew hestê xwe di vî warî da wiha radigihîne. Yani jin, zarok, mêr neparastin tamamê malbat dan bergule û bu awakî xemsarî kuştin yani ev tişkî derve însaniyetê ye. Ev jî wisa nîşan dide ku nîjadperestîkî divir de heye, kînikî divir de heye. Sadece husumetekî, sadece dijmintikî nîne. Heft kesên malbata Kurd ya Dedeoğlu li Konyayê navçeya Meramê, Taxa, Hasanköy'ê hatibûn kuştin û dûra jî mala wan hatibû vêxistin. Gumanbarê vê bûyerê Mehmet Altun çarê gelewê jê 2021 da hate desteserkirin û pêncê gelewê jî kirin girtingehê. Eyüp Demir, Dengê Amerika, Ankara. Keçeke du saliya Sûrî ku di destpêka salê de bi tundî hatibû şewitandin dema agir bi konê wan ketibû li parêzgeha Idlibê û bi alîkariya darayiya hin xêrxwazan li Tirkiyê hate dermankirin tevlî malbata xwe dibe. Lê proseya dermankirina wê hîn berdewam e. Navê vê keça du salî Delal e.
ئەو دەربدەرەکە سووریە کۆ دەڕوودانەکە ئاگەرپێکەتنا کامپەکە بێشونواربوویەن پارێزگەها ئەدلبێدا دێسەری ڕوو لاش و پشکا خۆدا شەوتی. خوشکاوەیە مەزن یاسمینێ دە هەوڵدانا ڕزگارکردنا وێدە ژیانە خۆشە دەستا لێ دایک و باو و چارخوشک و برایên wên din ji wî agirî rizgar bûn. Her du destên wê hatin qutkirin wê mijank û poz û guh û lêvên xwe jî ji destan. Qirik û boriya wê ya henesedanê jî rastî ziyanê hatin. Li gor kanala televîzyonî Sky News ku ev raport amade kir, pizîşkên Tirk tenê 10 ji sedî şansê rizgarbûnê dabûn Delalê. Wan got ew herî kêm 3 caran ji mirinê vegeriyaye. Diktor Cetay Demir jî û tîma wî ya nexweşxaneya bajarê Mêrsînê hejmarek birînsaziyên pînekirina çermê Delalê kirin ji bo çakirina lêv û mijankê wê. Delalê statûyeke taybet ya penaberiyê li Tirkiye wergirt ji bo ku were dermankirin bi alîkariya darayiya hin xwebexşan û tora navnetewiya alîkariyên xêrxwazî înara. Bi alîkariya wan Delalê û bavê wê Ebdulfetah karîbûn xaniyekî jî li nêzîkî nexweşxaneya bajarê Mêrsînê kirê bikin û pasportan jî ji malbata xwe re derxin. Dayîk û 4 zarokên din piştî 6 mehan derbasî Tirkiye bûn û li ser sînor tevlî Delalê û bavê wê bûn. Delal dê hin rastî birînsaziyên mezin bibe dê salên bêde. Demeke din îsal ew dê yekem birînsaziya çakirinê bike ku dê balê bide ser jinûva avakirina hin tiliyên destan. Karkirina li ser rûyê wê dê pêkane be dema ku Delal mezin bibe. ئەمنستی ئینتەرناشنال لە راپۆرتێکی نوێیدا ئەماژە بەوە دەکا هێزە سەربازیەکانی ئەسیوبیا و هەروەها ئەرەتیریاش بە شێوەیەکی پلان بۆ داڕێژرا و دەستدرێژی سێکسی و پێشێلکاری دەکەن بەرامبەر ژنان و کچان لە ناوچەی تیگرەی باکووری وڵاتی ئەسیوبیا. ژنان و منداڵان بەشی هەرە زۆری مەینەتەکانی شەڕی بەردەوامی ئەفریپیان لە ناوچەی تێگرای باکوور کەوتۆتە سەرشان بە پێی راپۆرتی نوێی ڕێکخراوی ئەمنیستی ئینتەرناشنال کە لەگەڵ 63 ژنی ڕزگاربووی دەستدرێژی سێکسی و توندروتیژی ڕەگەزی سازداوە ئەوەی جگە لە شارەزانی تەندروستیش کە لەگەڵ ڕزگاربووەکانە کارەکەن. 38 لەو ڕزگاربووانە لەلایەن سەربازانی ئەریتریەوە ڕوبەرووی دەستدرێژی سێکسی بوونەتەوە. قوربانیەکان بۆ زیاتر لە 24 کاتژمێر زیندانی کراون لە هەندێک حاڵەتدا بۆ چەند هەفتەیەکیش لەو کاتانەی سەربازەکان دەستدرێژی سێکسیان کردوونەتە سەر پرۆسەیە کە دەتوانین دڕندەی سەربازەکان ببینین بە بەکارهێنانی لێدان و سوکایەتی پێکردنی ڕەگەزپەرستانە دەرحەق بە ژن و کچانی تێگرای لە ئیسیوبیا. ژنێکی تەمەەن 20 ساڵان بە ڕێکخراوی ئەمنستی نێودەوڵەتی وتووە لە ماڵەکەی خۆی لە مانگی 11 2020دا ڕوبەڕووی هێرش بۆتەوە لەلایەن چەکدارەکانەوە کە بە زمانی ئەم هەریک ئاخاوتون دووجیان بووە ئەو وتوێتی نازانم زانیان کەوا من دووجانم زانیان کە منیش مرۆڤم. ئەندامێکی ڕێکخراوی ئەمنستی لە واشنگتن بە دەنجی ئەمریکای ڕاگەیاندووە راپۆرتەکە شتێکی بچووکە بە بەراورد لەگەڵ ئەو ڕاستیەی لەوێ ڕوئەدا. تەمەنی ئەو ژوکچانە 10 ساڵی و تایدایە تاوەکو 62 ساڵی ڕوبەڕووی سوکایەتی پێکردنی نەژادی بوونەتەوە لەلایەن زۆرێک لەو پیاوانەوە بە زۆر دەستدرێژی سەکسیان کراوەتە سەر تەنانەت ئەگەر ژنەکان دووجانیش بوو بن. ئەندامەکەی ئەمنستی وتوشێتی کاتێک راپۆرتەکەش بڵاو بۆتەوە حکوومەتی ئەفیوپیا هیچ وەڵامێکی بڵاو نەکردوێتەوە بەڵام تووتێکی وەزیر ڕاگەیاندنی ئەریتریا هەبووە وەک وەڵامدانەوەیەک. دەنجی ئەمریکا لە کۆشکی سپی دەربارەی ئەو راپۆرتە بە دوواداچوونی خۆی کردووە و پرسیاریشی لەوبارەیەوە کردووە. ئێمە بە شێوەیەکی زۆر باش لە پەیوەندی داین لەگەڵ وڵاتان و سەرکردەکانی ناوچەکە بە دڵنیاییەوە ئەوەی بینیمان تۆقێنەر بوو سەبارەت بە پێشێلکاری بەردەوامی مافی مرۆڤ لە ئەسیوپیادا. وەزارەتی دەرەوەی ئەمریکا چەندین جار بەردەوام داوای کردووە هەموو لایەنەکانی شار ڕابگرن و ڕێگە بدەن کۆمەکی مرۆیی و پزیشکی بۆ ملیۆنان ئەتیوپی بچێت ئەوانەی ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە. لای خۆشەوە سەرۆک وەزیرانی وڵاتەکە ئەبی ئەحمەد عەلی داوای لە هاوڵاتیانی سیڤیل کردووە بچنە نێو ڕیزەکانی هێزە چەکدارەکانی ئەتیوپیاوە لەگەڵ توونبوونەوەی شەڕەکان لەگەڵ چەکدارەکانی بەرەی ڕزگاری خوازی تێگرای میلی. بۆ راپۆرتێکی سندی سین من یەحیا بەرزنجی لە واشنگتنەوە.
رونشتوانên hin taxên bajarê Hewlêra Herêma Kurdistanê kêmbûna ava ve xwarinê protesto kir û karbidestên bajêr dibêjin kêşeya kêmbûna avê di çend rojên pêş de çareser bibe. Pemnêrê me li Hewlêrê agahiyên bêhtir hene. لە گرفتی کەم ئاوی هەولێر دەکۆڵمەوە سەرەتا دەچمە گەڕێکی باداوە ئەو گەڕەکەی کە دانیشتوانەکەی بەهۆی کەم ئاویەوە نەڕەزاتیان نیشاندا کار بەدەستانی هەولێر باسییان لە دابینکردنی ئاویان دەکرد بۆ ئەم گەڕەکانە بەڵام دانیشتوویەکی باداوە هێشتا ناڕازیە و گوتی بەخۆی کاکە ئاو نییە بەڕاستی خەریک ئامادەنە دەبێ ئاوی بکردن ئێستا ئاویان نییە فەقیرانە سەری خۆبشن بە قورئانەوە تەقریبەن لە پێشی ڕەمەزانیەوە ئاو نەبووە. گرفت و نەبوونی کەم ئاوی و ناڕەزاتیەکانی خەڵکی هەولێر دەگەینمە بەرپرسانی شارەکە چوومە پارێزگای هەولێر و بەوردی لەگەڵ جێگیری پارێزگاری هەولێر گفتوگۆم کرد و ئەویش باسی چۆنیەتی چارەسەر و گرفتە سەرەکیەکەی کەم ئاوی بۆ کردم. ئاوی ئیفراز بەهۆی لێڵبوونی زێی گەورە کە سەرچاوی ڕئیسی دابینکردنی ئاوی خواردنەوەیە ئاوەکەەوە نێزیک وەکو پێڵێن لێل بوو وەکو قڕاو نسبەکەی NTU پێدەوترێ زیادی کرد. NTU کە زیاد دەکات و دەبی بۆ ماوەیەک پرۆژە ڕابوەستی ئەتا ئەو شەپۆڵەی قوڕاوی هاتیە ڕەت ببیتن بەهۆی ئەو بارانبارینێکە کە لە سەر حدودەکان ڕوویدا. خۆشبەختانە ئێستا ئەم ئەو مەرحەلانمان هەموو تەجاوز کرد. ئێستا وەکو گەڕک نییە برنگە ڕێک بە تەواوی کێشەی بێ ئاوی هەیە بەڵ دەتوانین برین لە گەڕەکی ڕەنگە کۆڵانێکە یاخود دوو کۆڵانە ئەوانە کێشیانی ئەوانش بە تەوەقعاتی ئێمە بەجێری ئەو پلانی ئێمە دامانایە چ لە ڕێگەی بیرەکان بی چ لە ڕێگەی پاش ئەوەی بەگرکردنەوەی پرۆژەکانی ئاوی هەموو ئاویان لێدەستەوە ئەمە تەوەقع دەکەین نهایەتی ئەو هەفتەیە دە ڕۆژدی بە شێوەیەکی گشتی ئاو بۆ هەموو گەڕەکان بچیتەوە. ئەنجومەنی پارێزگای هەولێرە سەرۆکی ئەم ئەنجومەنە پێی وایە کە پێویستە هاوڵاتیش بە شێوازێکی باشتر دەست بە ئاوەوە بگرێت دراوسەکان لەگەڵ یەکتری ئاگاداری ئاوەکەیان بن نەوەک دوو کوڵان جادە و بانی پێبشون و سێ کوڵانیش ئاوی نەبێت. بەڵام سەرۆکی فراکسیۆنی یەکگرتو لە ئەنجومەنی پارێزگای هەولێر بە پێچاوانەوە گرفتی کەم ئاوی هەولێر بۆ ئەمە دەگەڕێنێتەوە. ئەو حەف سارە ئێمە لە ئەنجومەنی پارێزگا هاوار دەکەین ئیفرازی چار پارەی لۆتەرخان بکرێ ئیفرازی چار پێویستە تەواو بکرێ ئیفرازی چار چی لە ئیفرازی 1 و 2 3 کەمتر نییە دەبیتە بە شێوەیەک دەبیتن کە کێشەی ئاوی هەولێر کەم دەکە ئەوە بەشێک بەشی دووەم چارەسەری دووەم گوتمانە یەک خەتی ئیفراز بەبێ مەسفا دامنێن تەنها ئاو بینن لە زێ لە بۆ باخچەکان ئەمە پارچی زۆرمان هەیە باخچەمان زۆر هەیە و جزرەوە سەڵتی زۆر هەیە ئاوی زۆری دەوێت بەڵام بەداخەوە ئەوەش هەر بەو ئاوە پاکە ئاو دەدرێت کە خەڵک بەکاردێنی. جێباسە لە ئێستادا لەلایەن کاربەدەستانی ئیداری شارەکە و دەستگا و حیزبە جیاجیەکان لە هەوڵی چارەسەرکردنی کێشەی کەم ئاوی گەڕەکەکانی هەولێردان. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر. کاک ساڵح لەگەڵەوەشە کە کێشەی بێئاوی لە زۆر ناوچەی جیهاندا هەیە بەهۆی کەمی بارانبارینەوە هەروە گرتنەوەی سەرچاوەکانەوە بەتابەتی هەرێمی کوردستان کە ئێران تورکیا یانی سەرچاوەکانی ئاویان لێگرتوونەتەوە بەڵام ئەوەی جێی سەرنجە لە هەرێمی کوردستان بۆتە کێشەیەکی سیاسیش لەگەلک وڵاتان هەروەها دەبێت ینی قوتکردن ئاوا فوراتێژ لە ئالی تورکیە ئەوژی پرسیارێکە سیاسی بێگومان کورد ئیرۆ بە داویتێ هەر شاد و بەختەوەر بن تا ڕۆژی سێشەمە و کورد کۆنێکشنێکی نوێ هەر لە خۆشیە جێتان بێڵی.